لە کۆتایی ساڵی 2022 دەستم کرد بە ژەنینی دەف لێرە لە فێرگی مەحوی دەورەم بینی لای مامۆستا جەنگین حەزێکی خۆم بوو یعنی زۆر سۆدفەش بوو کە ئەو بڕیارەمە کە بێمە ئێرە و دەورە ببینم بەڕاستی ئامێری دەف ینی با بڵێن وەکو ڕیتمیەکان ئامێرێکی ئاسان نییە لەبەروی کاتی ئەوێت و منیش حەزمە کرد دائیمەن لە شتە قورسەکانەوە بڕۆم یعنی شتە قورسەکان زیاتر فێر بم وەک لە شتە ئاسانەکان لەبەرەوە زۆر ینی حەزم لێ بوو ئیتر وردەوای لێ هات زیاتر ینی خۆشەویستیم بۆ ئالەتەکە دروست بوو خۆشەویستی من بۆ ئەو ئامێرەیە چونکە حەزێکی ناخی خۆم بوو ینی ڕنگدانەوەی ناخی خۆمە ئەو ڕیتمانەی کە با بڵێن ئەیژەنم چونکە بەڕۆحەوە لەگەڵی ئەیژەنم لەبەرەوە کە بۆ جۆرانی گەشتومەتە ئەم ئاستە سوپاس بەخوا دۆخەکە بۆ من زۆر باش بوو ینی هەتا ئەم دقی ئێستا دەستخۆشێکی زۆرم لێکرا یەکەم شت لەلایەن خێزانەکەمەوە کە پاپشتێکی گەورەی من بوون ینی زۆر سپاسیانەکەم لێرەوە چونکە هەمیشە هاوکارم بوون ینی بەغێری ئەوە کە من با بڵێن دەفم ئەژەن لە ماڵەوە سەوتێکی زۆری هەبوو وەکو بیدائیەک ینی بۆ ئەو دەستپێکی ئەو ئیشەی کە کردم بەڕاستی تا فێر بووم زۆری پێچوو لەبەرەوەی ینی ماڵی شەوم هەنێک کات بێزار ئەکرد لەبەرەوە ینی ئەوان هیچ کێشەیەکیان نەبوو بۆ من کە بێزار بن یاخود ناڕەزاییە بە جۆرێ دەرببڕن ینی هەمیشە ئەوان هاوکاری من بوون جا بۆیە خێزان زۆر گرنگە کە هاوکارت بێت ئیتر کۆمەڵگەش هەرچیەک بڵە گرنگ نییە. من لە داهاتوە ئامانجم ئەوەیە کە ببم بە مامۆستای دەف ینی ئەوە زۆرم حەز لەیە و ئەمەوێت ببمە باشترین ژەنیاری دەف ینی کۆنسرتی گەورە بکەم و بچمە دەرەوەی وڵات ئەوە ئامانجی تایبەتی منە و ئەمەوێت گروپێکیشم هەبێت کە هەمووی کچ بێت بە ئالەتی ڕیتمیەوە عاسف بکەین گرنگێکی زۆری هەیە کە پەرە بە هونەر بدرێت بە بەردەوامی چونکە هونەر سەرەتای ژیانە یعنی ئەو با بڵێن هەڵقوڵاوی ڕۆحی خۆتە کە تۆ ئەیژەنیت هەر ئالەتێک بێت اینجا دنیاش بە هونەرەوە جوانە ئەوەی ڕاستی بێت لەبەرەوە گرنگە احتیمامێکی زۆری پێ بدرێت تا ڕادەیەک با بڵێن لە شارەکی ئێمەیە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن احتیمامی پێ ئەدرێت بەڵام هێشتا ئەوە نییە کە سێری وڵاتانی کە بکە چەند پێشکەوتون یەکێک لەوانە ئێران مەسەلەن وڵاتەکانی کە چەند پێشکەوتون لە هونەرە بەڵام هێشتا ئێمە نەگەشتوونێتەوە ئاستەکە بۆ جۆرە پێش بکەوین وەلو ینی ئێمە هونەرمەندی زۆر باشمان هەیە هونەرمەندی زۆر چالاکمان هەیە ینی ئەتوانین لەگەڵ ئەوانەیە بەشدار بین لەگەڵ ئەوانەیە گروپێکی گەورە دروست بکەین بۆ شارەکەمان و پەرە بە هونەر بدەین گرنگێکی زۆری هەیە کە ژنان دوای خەون و غولیاکانی خۆیان بکەون و ینی ئەو بربەستانش بشکێنن کە خەڵک مەسەلەن قسەیان پێڵە یاخود ئێتانیان لێن یاخود قسەیەک بە جۆری ئەکەن کەم ئالەتە بۆ ئەو نابێت بۆ ئەو ناگونجێت ئەبێت ئەوانە هەمووی ینی وەلانێن تەنها ئەو ئامانجی کە خۆیان هەیەە بیبەنە سەر و پێ بکەن.